بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕووداوی هەڵقتانە سەر کۆنگرێسی ئەمریکا لەلایەن لایەنگرانی دۆناڵد ترامپ کاردانەوەی بەرفراوانی بە دوای خۆیدا هێناوە دوێنێ چوارشەممە بە کاتی ئەمریکا دوای وتارەکەی دۆناڵد ترامپ لایەنگرانی ترامپ پێشیان کردە سەر کۆنگرێسی ئەمریکا ئەمەش هاوکات بوو لەگەڵ پەسەندکردنی ئەنجامەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە تێیدا دۆناڵد ترامپ دۆڕاوە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کارە خۆشناو سەرۆکی ئەنیسوتی ئەمریکی کوردی تاوتوێی ئەم پرسە دەکەین و قسە لەسەر ئەم پرسە دەکەین کاریگەریەکانی ئەم ڕووداوە لەسەر ئەمریکا چی دەبێت و ئایا لەسەر ئەم ڕووداوە کە دۆناڵد ترامپ هانیداون ڕوبەڕووی دادگایی و لێپرسینەوە دەبێتەوە و لە ماوەی ئەو 13 ڕۆژەشی کە ماوە دۆناڵد ترامپ بەنیازی چییە؟ سەرەتا راپۆرتێک دەبین. لە دوای وتارەگرینەکەی لە بەردەمی لایەنگرانیدا دۆناڵد ترامپ بە ئاشکرا هانیدان بۆ هێرشکردنە سەر تەلاری کۆنگرێس کە لەو کاتەدا هەردوو ئەنجومەنەکەی نوێنەران و پیران بۆ پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە کۆبوونەوەدا بوون. ئەو ڕووداوە لەلایەن زۆرێک لە ئەندامانی هەردوو پارتی دیموکرات و کۆماریەوە بە هەوڵی کودەتایی ناوبرا بۆ سەپاندنی ئەجەندای ترامپ بەسەر دامەزراوە دیموکراسیەکانی ئەو وڵاتەدا کە کاریگەریەکانی بەسەر ئاشتی کۆمەڵایەتی و سیاسەتی نێودەوڵەتیدا بەردەوام دەبێت. لە هەڵبژاردننی ساڵی 2016ەوە کە ترامپ بە شێوەیەکی سەرسوورهێنەر بەسەر هیلاری کلینتۆندا سەرکەوت ناوبراوتەنیا کاتێ بڕای بە هەڵبژاردن هەبووە کە لە بەرژەوەندی خۆی و لایەنگرانیدا بووبێت. تەنانەت بەر لە ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ڕایگەیاند ئەگەر هیلاری لەو هەڵبژاردنەدا سەرکەوێت ئەوە بە ساختەکاری سەرکەوتووە. ئەوە لە کاتێکدا بوو گەشت ڕاپرسیەکان ئاماژەیان بە سەرکەوتنی کلینتۆن دەکرد. بە هەمان شێوە چەندین مانگە سوورە لەسەر ئەوەی بە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا شکست دەخوات. بۆیە لە دوای هێرشەکەی لایەنگرانیشی بۆ سەر کۆنگرێس نەک ئامادە نەبوو ئیدانەی ئەو کارە دزێوە بکات بەڵکو تووڕەیی لایەنگرانی بە پیرۆز و گرنگ ناوبردوو سوور بوو لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکان. چاودێران بڕوایان وایە سەرەڕای شکستەکەی ترامپ بەڵام ترامپیزم وەکو ئایدۆلۆژیایەکی ڕاستڕەوانەی ڕەمەکی دەمێنێتەوە و ئاگری ڕەگەزپەرستی مرۆڤی سپی کڵپەسەند و بەردەوام دەبێت. بە تایبەتی کڕین و فرۆشتنی چەک لە ئەمریکادا و لە زۆرینەی ویلایەتەکان ڕێگە پێدراوە و دەیان ڕێکخراوی نیمچە سەربازی و میلیشایی لە وڵاتەدا هەن. بە تایبەتی ڕێکخراوی پراود بۆیز لە هەڵکوتانە سەرتەلاری کۆنگرێس بە جلوبەرگی سەربازیەوە دیاردەیەکی بینراوی ڕووداوەکە بوو. ئەوە یەکێکە لە لەمپەڕە سەختەکانی بەردەم سەرۆکایەتی جۆ بایدن و بەرنامەیەکی گەورەی هەمەلایەنەی پێویستە بۆ دامرکاندنەوەی. ترامپیزم لەدایک بووی قۆناغی سەرۆکایەتی ترامپ نییە. دەکرێت بووترێت سامیۆل هانتینگتۆن بە نووسینی تیۆری جەنگی ژیارەکان لە ساڵی 1993دا و نووسینی تیۆری بزوتنەوەی سپی پێستان لە ساڵی 2004دا بۆ پێناسەکردنەوەی نەژادی سپی پێستان بە مانیفێستی ترامپیزم لە قەڵەم دەدرێت کە بوونەمایەی گوتاری کەمپینی هەڵبژاردننی دۆناڵد ترامپ و تید کرۆز و لایەنگرانیان. بۆیە بە پاشەکشەی ترامپیزم لەم قۆناغەدا مانای شکستی تەواوەتی ئەو ئایدۆلۆژیایە نییە، چونکە لەلایەکی تریش تێکەڵی ئایدۆلۆژیای پارێزکارە نوێیەکان بووەتەوە و ئینجیلیەکان ترامپیان بە پێغەمبەر عیسای مەسیح دەچۆن. هەر لە ئێستاوە مایک پۆمپیۆ و نیکی هایلی و چەندان کەسی تر خۆیان بۆ هەڵبژاردنەکانی 2024 ئامادە دەکەن تا ئەم شکستەیان قەرەبوو بکەنەوە. بەو پێیەی ئەمریکا بە وڵاتی پێشڕەوی کۆمەڵی نێودەوڵەتی هەژمار دەکرێت. گوتاری نەتەوەی و ڕاستڕەوانەی ڕەمەکی ترامپیزمانە بوونە نیشانەی ئەم قۆناغی جیهان. ئەو شەپۆلە ترسناکە لە جیهاندا پەرەیسەند. بۆ نمونە لە بەرازیل جایر بۆلسۆنارۆی هێنایە سەر کورسی کە بە ترامپی بچووک ناو دەبرێت. لە مەجارستان گوتاری ڤیکتۆر ئۆربانی بەهێزتر کرد کە بە ئاشکرا ڕێبەرایەتی پارتێکی ڕەگەزپەرست دەکات. لە هیندستان گوتاری ناریندرا مۆدی ڕەگەزپەرستی بەهێزتر کرد. بەگشتی لە خۆرەڵاتی ناوەڕاستیشدا هاوپەیمانەکانی ترامپ هەموو دیکتاتۆر و پێشەلکاری مافی مرۆڤن. بۆیە کاڵکردنەوەی گوتاری خوێناوی ترامپیزم لە ناوخۆی ئەمریکا و لە دەرەوەیدا ئاسان نییە و هەوڵێکی ناوخۆیی و نێودەوڵەتی دەوێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ماوەسا کارۆخ زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەڵقوتانە سەر کۆنگرێسی ئەمریکا پێ وایە بە هەندانی ڕاستەوخۆی دۆناڵد ترامپ بووە دوای وتارەکەی بوو و خۆی داوای کردووە کە ئەو کارە بکەن. بەڵێ سڵاوت لێ بێ کاک حەکیم و سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان. بڵێ ئەوە ڕوون و ئاشکرایە کە هەڵقوتانی دوێنێ ئێوارەی خەڵکی دەنگدەری ترامپ بە ویست و بەهاندانی ڕاستەخۆی ترامپ بوو. ئەمەش دوای ئەوەی کە لە تویتێکدا دوو ڕۆژ بەر لەو کاتە خەڵکی دەنگدەری خۆی ئاگدار کردەوە کە کۆ ببنەوە و بڕژێنە واشنتنی پایتەخت بۆ ئەوەی کە بتوانن ڕێگری دروستکەن لە پرۆسەی تەصدیقکردن یاخود ئەوەی کە پێی دەڵێن سەرتیفای یان پەسەندکردنی دەنگەکانی ئیلکتۆرال کۆلیج کە دوێنێ بەڕێوە چوو لە کۆنگرێسی ئەمریکا بە ئامادەبوونی هەردوو ئەنجومەن. وێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمەی کە دوێنێ ڕوویدا بە هاندانی ڕاستەخۆی ترامپ بوو و ترامپ ویستی بگوشاری شەقام بەکاربێنێ بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە پەسەندکردنی دەنگەکانی ئیلکتۆرال کۆلیج لە کۆنگرێس، بەڵام نەیتوانیت چونکە ڕێگ و ڕیشەی داوم دەستگاکانی ئەمریکا لە ڕێی دەستوری ئەمریکاوە ئەوەندە قوڵن کە بە کەسایەتێکی وەکو ترامپ ناشڵەژێ. ئەگەرچی ترامپ وەکو کەسایەتی هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە کەسایەتێکی بەڕاستی پۆپۆلیست و جێی تێبینیە کە نەیتوانی وەکو پێویست بڵێن خزمەت بە ئەمریکا و پارتی کۆماری بکات چونکە ڕخنەی زۆری لەسەر ئاستی هەتا پارتەکەی خۆشی پارتی کۆماری و بەڵگەش بۆ ئەمە ترامپ تاکە سەرۆکە لەم 45 سەرۆکەی کە هاتووە کە زۆرترین ستافەکەی خۆی گۆڕی بێ کە ئەمەش بەڵگەیە لەسەر عەقڵیەتی تاکڕەوی ترامپ کە ئەوەی کە بەدڵی ئەو نەبووە لە کوشتی سپیدەری کردووە و بۆیە ئەم هەڵقوتانی دوێنێش پێم وایە دەبێتە پەڵەیەکی ڕەش بۆ خودی ترامپ و تا ڕادەیەکیش پرۆشتی بەر پارتی کۆماریش دەکەوێت چونکە ئەو لەسەر تکیتی پارتی کۆماری بۆتە سەرۆک کۆمار و بۆ مێژووی ترامپیش پێم وایە وێنەیەکی زۆر ناشرینی بۆ خۆی کێشا و دیموکراسەتی ئەمریکایی خستە ژێر تاقیکردنەوەیەکی قورس. باشە بەس پێشتر ئەم ڕووداوانە ڕوویان داوە هەڵقوتانە سەر کۆنگرێس یاخود بڵێن کۆنگرێس ئیشی چییە کە دوێنێ لایەنگرانی ترامپ هەڵیان کوتاوەتە سەر ئیشەکەی چییە بۆچی کۆنگرێس بە ئامانجگیراوە و ئایا پێشتریش ڕووداوی لەم شێوە لە سەردەمی سەرۆکەکانی دیکە ڕوویداوە؟ کاک حەکیم ئەمە یەکەم جارە بە هاندانی ڕاستەخۆی سەرۆک خەڵک بچێتە سەر کۆنگرێسی ئەمریکا بە هیچ شێوەیەک لە مێژووی ئەم بڵێن دیموکراسەتی ئەمریکا یاخود لە مێژووی 45 سەرۆکی ئەمریکا تاکە کەس کە بەم شێوەیە خەڵکی هەندار بێ بۆ ئەوەی کە مؤسسەیەکی گەورەی دەسەڵاتی ئەمریکا کە دەسەڵاتی یاسادانانە بکرێتە ئامانج لەلایەن خۆپیشاندەرانەوە نەبووە. لەلایەن بەریتانیاوە لە ساڵی 1940 بەڵێ کۆنگرێسی ئەمریکا هێرشی کراوەتە سەر و سوتێنراوە، بەڵام ئەمە لە کاتێکی لە شەڕێکی 2 ساڵ و نیوەی لەگەڵ بەریتانیا بووە. دواتریش لەلایەن هەندێک کەس کە وەکو خۆپیشاندەریان وەکو ڕەگەزپەرست وەکو سپیپێست هێرشکراوەتە سەر کۆنگرێس لە ماوەی ڕابردوو لە ساڵی 1970 لە ساڵی 1983 بۆمب لەناو کۆنگرێس دانراوە و تەقیوەتەوە، بەڵام زیانێکی ئەو تۆی گیانی نەبووە. بەڵام ئەمانە هەمووی دەکەونە چوارچێوەی کردداری کەسی کە کەسێک هەستاوە بە ئیشە یاخود تەقی لە چەند کەسێک کردووە چەند جار دەیبینین کە کۆنگرێس چۆل دەکرێت لەبەرەوەی کەسێک هەیە چەکدار و تەقە دەکات لە کۆنگرێس، بەڵام بە شێوەیەکی ڕێکخراو ئەمە یەکەم جارە کە سەرۆکێکی ئەمریکا بەم کارە هەڵسێ خەڵک هەمدا بۆ ئەوەی کە هێرش بکەن لە پێناوی چی؟ لە پێناوی ئەوەی کە ڕێگری بکرێت لە سەرۆکێکی دەرچوو لە هەڵبژاردن، چونکە دیارەکە بە دەنجی 306 لە 538 دەستەی هەڵبژاردن جۆ بایدن دەرچووە و لە هەڵبژاردننی 3/11 کە بەڕێوەچوو لە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا جۆ بایدن سەرۆکی ژمارە 46 ئەمریکایەوە دەرچووە لە هەڵبژاردنەکان و پرۆسەکەی بردوێتەوە و ئەمەش بەڕاستی شایانی هەڵوەستە لەسەرکردنە چۆن دۆناڵد ترامپ کە سەرۆکی ئەمریکا ڕازی نییە بە دەرەنجامەکانی هەڵبژاردن کەچی خۆی بە میکانیزمە هاتۆتە سەر بڵێن بۆتە سەرۆکی ئەمریکا. بۆیە بەڕاستی یاری دیموکراسی
ئەمە شتێکی زۆر نامۆ بوو بە یاری دیموکراسی کە ترامپ ئەم یاری قبول بەس تەنها لە کاتێکا قبولیەتی کە لە بەرژەوەندی خۆی بێ و ئەگەر خۆی سەرکەوتوو بێ. بەڵێ وەکو کۆنگرس ئیشی چییە بۆچی ئەوێ بە ئامانجگیراوە شوێنی تر لایەنگرانی هەان نەداوە ترامپ بۆی کە هێرشی بکەنە سەر ئیشی کۆنگرسیە لە ئەمریکا بۆ ئەوێ بە ئامانجگیراوە؟ بەڵێ کۆنگرێسی ئەمریکا لە دوو ئەنجومەن پێک دێ کاک حەچیم، ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران. یەکێک لە ئیشەکانی کۆنگرێس پەسەندکردنی دەنگدانی دەستەی هەڵبژێرە کە دوای ئەوەی ئەم دەستەیە لە 14 دەنگیدا و دەنگدانەکەش ڕوون و ئاشکرایە کە جۆ بایدن لەم دەنگدانە سەرکەوتنی بەدەستهێنا چونکە لەم دەستەیە کە چەند هەنگاوێک هەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا کە حەزەکەم ڕوونی کەمەوە بە جەناب و بینەران لە سەرەتا کە خەڵک دەنگ دەدا لە یەکەم هەنگاوی دەنگدانی گشتیدا لە 3 خەڵک دەستەیە هەڵدەبژێرێت کە پێی دەڵێن ئیلکتۆرەل کۆلیج کە ژمارەیان 538 ئەندامە. لەم دەستەیە هەر کەسێک هەر بربژێرێک بتوانێت 270 دەنگ لەم 538 دەنگە بەدەستبێنێت دەبێتە سەرۆکی ئەمریکا. بەڵام میکانیزمەکە دەستوری ئەمریکا لە مادەی 2 بەم شێوە ڕوونی کردوتەوە دوای دەنگدانی گشتی لە 3 هەنگاوی دووەم دێ کە ئەم دەستەیە کۆ دەبنەوە و دەنگ دەدەن دەنگەکانشان دەخەنە ناو زەرفی داخرا و دەینێرن بۆ کۆنگرێس. کۆنگرێسی ئەمریکا هەردوو ئەنجومەنەکە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران لە 6 مانجیەک کە دەکات دوێنێ کۆ دەبنەوە بۆ ئەوەی ئەم زەرفانە بکەنەوە و دەنگەکانی دەستەی هەڵبژاردن پشتڕاست بکەنەوە و پەسەندی بکەن. دۆناڵد ترامپ بۆ کۆنگرێسی کردە ئامان چونکە قۆناغی دەتوانین بڵێن سێوەمی هەڵبژاردنەکانی ئەمریکا لە کۆنگرێسا بەڕێوە دەچوو بۆ پەسەندکردنی دەنگەکانی ئیلکتۆرەل کۆلیج بۆی سەیری بکەن و پەسەندی بکەن هەموو ئەندامانی کۆنگرێس بە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانەوە تاوکو بزانن بەڕاستی جۆ بایدن سەرکەوتوو بووە و 306 دەنگی لە 538 دەنگەکە بەدەستهێناوە. ئەم بەڕاستی ئەوەی کە جێگای تێڕامانە ئەوەیە کە دۆناڵد ترامپ بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو ئەگەر بۆی بچوو بە سەر ئەگەر بۆی بلوابە کە دەویست کە ئەم پرۆسەیە تێک بدا و یاریەکە لە بەرژۆندی خۆیان بشێنێتەوە. هەتا داوای لە مایک پێنسیش کرد کە مایک پێنس سەرۆکایەتی دانیشتنی کۆنگرێسی دەکرد چونکە جێگری سەرۆکی ئەنجومەنی پیرانیشە بۆیە مایک پێنس سەرۆکایەتی ئەم دانیشتنی دوێنەی دەکرد. بەڵام مایک پێنس چونکە دەزانێت ئەو لە دەسەڵاتی دانیە لە ڕووی دەستوریەوە کە ئەنجامەکان هەڵبۆشێنیان لە بەرژەوەندی دۆناڵد ترامپ بیشکێنێتەوە لەبەرەوە قبولی نەکردووە. مایک پێنس بەڕاستی بە شێوەیەکی دەستوری کاری کرد کە جێگری خۆیەتی و لە پارتەکەی خۆشیەتی بەڵام ئەو هەنگاوی دۆناڵد ترامپی قبول نەکرد بۆیە بەردەوام بوو لە پرۆسەکەی دوێنێ هەتاوەکو سەعات 3:30 شەو بە کاتی واشنگتن اینجا دەنگەکان هەمووی بڵین پشتڕاست کرانەوە و پەسەند کران و دەنگی جۆ بایدن بە 306 دەنگ بەرامبەر بە 232 دەنگ توانی لە دۆناڵد ترامپ لە پەسەندکرد بڵین بیباتەوە لە ناو کۆنگرێس و دەنگەکانی لە کۆنگرێسا دەنگەکانی دەستەی هەڵبژاردن بۆ جۆ بایدن یەکلا بوویەوە و ئێستا هەنگاوی کۆتایی ماوە کاک حەچیم کە لە 20 مانگ دەست پێ دەکات 21 واتە 20 ئەم مانگە ئەویش لە ڕێوەڕستێکدا کە پێی دەگوترێت ئیناگوڕیشن دەی بە شێوەیەکی فەرمی جۆ بایدن دەست بەکار دەبێ و لە دوای 12 نیوەڕۆی 20 مانگدا جۆ بایدن سەرۆکی ژمارە 46 ئەمریکا دەبێ. باشە بەس وەکو کاردانەوەی ڕووداوەکە لە ناوخۆی ئەمریکا چۆن بڵین پێناسەکرا بە خۆپیشاندان بە ناڕەزایەتی بە کودەتا واڵوێسی ترامپ لەبارەی ئەم هەڵکوتانە سەر کۆنگرێسی و لە ناوخۆی ئەمریکا ئەم سێ چەمکەی جەنابەت بەکارهاتێنە هەم سێ هەر سێکیان بەکارهاتن هەندێکیان بە خۆپیشاندانێکی تونند و تیژ ناویان هێنا هەندێکیان بە کوتەتا ناویان هێنا هەندێکیان بەکاری تیرۆریستی ناوخۆیی ناویان هێنا یعنی ئەوەی کە ترامپ کردی دوێنێ بەڕاستی لە مێژووی ئەمریکادا بێوێنەیە و ترامپ ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ترامپ ئامادە نەبوو دەستبەرداری دەسەڵات بێ و بەڕاستی وێنەیەکی زۆر ناشیرینی دیموکراسیەتی ڕۆژئاواییشی پیشانی هەموو دنیادا دوێنێ بینیمان کە ئەوانەی کە دڵخۆش بوون بەم کارەی خۆپیشاندەرانی واشنگتن پایتەختەکانی وەکو تاران وەکو مۆسکۆ وەکو پەکین وەکو وڵاتانی بەس بە هەندێک لە وڵاتانی ئەمریکای باشوور و هەروە هەندێک وڵاتانی عەرەبی کە زیاتر دیکتاتۆرین و یان مەیلی دیکتاتۆریان هەیە ئەمانە دڵخۆش بوون بە کارەکەی دوێنێ و ئەمانە تا ڕادەیەک گاڵتەیان بە دیموکراسیەتی ئەمریکا هات و
دەتوانم بڵێم ینی ئەمەی ئەم کارەی دوێنێیان وەکو بەڵگەیەک خستەڕوو کە دیموکراسیەت لە ئەمریکا بەم شێوەیە هەتا حەسەن ڕوحانی سەرۆک کۆماری ئێران گوتی ئەمە دیموکراسیەتەکەی ئەمریکا کە شانازی پێوە دەکەن بۆیە بەڕاستی کۆنگرێسی ئەمریکا بە دڵی دیموکراسیەتی ئەمریکا لە قەڵم دەدرێ و بە هیچ ینی شوێنێکی بۆ ئەمریکیەکان شوێنێکی مقدسە ناکرێت بەم شێوەیە هێرشی بکرێتە سەر و سەرۆکیش لە پشتی ئەم هێرشانەوە بێت بۆیە بەڕاستی دۆناڵد ترامپ ئەمەی کە کردی بەڵێ داهاتووی خۆشی لە ناو پارتی کۆماری خستە ناو قۆناغێکی یاخ تونێلێکی تاریک باشە بەس وەکو لایەنگرانی بڵێن ئەو دروشمانەی کاندێک تێبینی هەبوو لەسەر ئەو دروشمانەی کە بەرزکراونەتەوە بڵێن ئەو عەلەم و ئاڵایی کە بەرزیان کردێتەوە بازەوەکی سەردەمی جەنگی ناوخۆی ئەمریکا بوون یاخود چەکیش براوەتە ژوورەوە بۆ کۆنگرێزیێنی چەکداری شەبووە وەکو لە ناو خۆپیشاندانەکەدا ئەوەندەی کێوە بڵێن متابعی میدیای ئەمریکیتان کردەبێ بەڵێ لەبەرەوەی دەستوری ئەمریکا ڕێگایداوە هاوڵاتی ئەمریکی چەکی هەبێ نەکار ئەو خۆپیشاندانانە زۆربەی خۆپیشاندانەکان بەتایبەت ئەوانەی کە توندڕەوەکان و سپی پێستەکان پشتگیری دەکەن ئەمانە چەکیان هەیە و چەک دێنە دەرەوە بەڕاستی ئەم ئاڵایانی جنابیشت باست کرد ئەمە ئاڵای سەردەمی شەڕی ناوخۆیە ڕاستە و هەندێک کەسێ ئێستاش داوا دەکات کە ئەمریکا جیا بکرێتەوە هەندێک ویلایەتەکانی ئەمریکا حەزیان لێ ببنە کۆنفیدرالی و جیا ببنەوە لە ئەمریکا بەڵام ئەمە بۆ هیچ کەسێک نەچۆتە سەر و ناشچێتە سەر چونکە دەستوری ئەمریکا بە هیچ شێوێک ڕێ بەم جۆرە لە هەوڵانە نادا بۆیە بەڕاستی خۆپیشاندانەکانی دوێنێ بۆ ترامپ پێم وایە دوایین بزمار بوو لە تابوتی سیاسی ترامپ و ترامپ بۆ داهاتوو کە ویستێکی هەبوو کە دەست بەسەر پارتی کۆماریشدا بگرێ خۆی یاخود کچەکەی ئیڤانکایان زاواکەی جاری کۆشنەر ئەوانە ببنە کەسی دەسەڵاتدار ناو پارتی کۆماری بەڵام پێم وایە ئەمە ڕاستەچینێک بوو بۆ پارتی کۆماریش بۆ ئەوەی کە ئەوان بخۆیان دابستنەوە ترامپ بە تەواوی دوورخەنەوە لە پارتە چونکە بەڕاستی ترامپ زەرێکی زۆری زیانێکی زۆری بە پارتی کۆماری گەیاندووە و هەر ترامپ بوو بۆ هۆکار بۆ دۆڕانی هەردوو ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران و هەروە کۆشتی سپیش یعنی لەم هەڵبژاردنە ئەمە یەکێکە لە هەڵبژاردنە دەتوانم بڵێم زۆر ینی زۆر هەڵبژاردنە کەمەکان لە ئەمریکا کە زۆر بەکەمی زۆر ڕووی داوە کە بڵێن پارتێک لە ئەمریکایە هەر سێ دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی بە هەردوو ئەنجومەنەکەەوە لەگەڵ کۆشتی سپی لە دەست بچێ بۆیە هەمیشە پارتێک ئەگەر کۆشتی سپی دەست نەبوو بێ کۆنگرێس یاخود یەکێک لە ئەنجومەنەکانی کۆنگرێسی لە دەست بووە بەڵام بەهۆی ترامپەوە پارتی کۆماری هەردوو ئەنجومەنەکەی پیران و نوێنەران و کۆشتی سپیشی دۆڕات باشە بەس وەکو ڕوبەڕووی سزادان پێ دوای دۆناڵد ترامپ لەسەر ئەم کارە سزا بدرێتەوە یاخود هیچ داواکاریەکە لە ئاسی باڵا بۆ دادگاییکردنی یاخود زیندانی یاخود لە کارلادانی لەو 13 ڕۆژەی کە وەکو سەرۆک ماوە تاوەکو 20 مانگ ئەو پرۆسەی کە بۆ لە کارلادانی سەرۆک هەیە ئەوە پێی دەڵێن هەمواری ژمارە 25 لە دەستوری ئەمریکا هەمواری ژمارە 25 پرۆسەیەکی یاساییە کاتی دەوێ ینی زیاتر لە 20 ڕۆژی دەوێ ئەگە هەر بیانەوێ بە پەلەش ئیشەکە بکەن چونکە دەبێت نامەیەک لەلایەن جێگیری سەرۆکی ئەمریکا و مایک پێنس و زۆربەی وەزیرەکان ئاراستەی کۆنگرێسی ئەمریکا بکرێەوە کۆنگرێسی ئەمریکا کاری لەسەر بکاوە ئەوان ڕازی نەبن بڵێن کە سەرۆکی ئەمریکا شایستە نییە کە بەردەوام بێ لە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا ئەم پرۆسەیە پێم وانیە بچێتە بواری جێبەجێکردن ئەگەر چی هەندێک لە هەتا سیناتۆرێک لە پارتی کۆماریش داوای ئەوە دەکات کە ترامپ دوور بخرێتەوە لە 13 ڕۆژەی داهاتوو لە دەسەڵات بەڵام چونکە دوو هەفتەیەکی ماوە پێم وایە ترامپ بە هیچ شێوەیەک دوور ناخرێتەوە ئەم ماوەیە بەڵام فشاریشی دەکرێتە سەر بۆی هیچ هەنگاوێکی تر ناوێت هەتا تویتر و فیسبوکەکەی داخراوە هەتا ئەکاونتەکەی لە هەردوو بڕێن پێگەی سوشال میدیا لە تویتر و فیسبوکەکەی داخراوە بۆیە ینی ترامپ ئێستا تاڕادێکی زۆر فشاری لەسەر بۆ هیچ شتێکی تر نەکا هیچ چەکاوێکی تر ناوێژێ وەلەو تازە یایەکە کۆتایی هات ینی ئەمە لە بەرژەوەندی جۆ بایدن کۆتایی هات دوێنێش دەنگەکان پشتڕاست کرانەوە و پەسەند کران و کۆنگرێسی ئەمریکا بە فەرمی ڕایگەیان کە 20 مانگ جۆ بایدن دەستبەکار دەبێت وەکو ژمارە سەرۆکی ژمارە 46 بەڵام دوورخستنەوەی ترامپ جارێ لە ئارادانیە چونکە کاتی دەوێت بەڵێ وەکو دادگاییکردن و زیندانی بۆ مەسەلەی دادگاییکردنی ترامپیش کاک حەچیم
بەڵێ بەڵێ ترامپ ئەتاوکو ئێستا کە سەرۆکی ئەمریکا پارێزبەندی هەیە حەسانەی هەیە وەکو سەرۆک و یەکێک لە دەسەڵاتەکانیشی لێخۆشبوونە وەکو بینیمان لە چەند کەسایەتیەک خۆش بوو لە ماوەی ڕابردوو و لە چەند چەکدارێکی کۆمپانیای وۆتەر بلاکوۆتەریش خۆش بوو ئەوەی کە بینیمان کە ناڕزای زۆریش لێکەوتەوە بۆیە چاوەڕێ دەکرێت کە ترامپ هەتا لێخۆشبوون بۆ خۆی و خێزانەکەشی دەربکە پێش ئەوەی کە لە 20 مانگ خواحافیزی لە کۆشتی سپی بکە چاوەڕێ دەکرێت کە بەو جێرەی ئەم دەسەڵاتی کە دەستوری ئەمریکا پێی بەخشیوە دەتوانێت کە لێخۆشبوون بۆ خۆشی دەربکە لەم کارانەی کە لە ڕابردووە لەسەری هەن بەڵام بۆ داهاتوو کە ئەو وەکو بزنسمانێک دەمێنێتەوە و کۆمەڵی کۆمپانیای هەیە لەوانەیە هەندێک کەیس هەیە لە محکەمەکانی ئەمریکا بەتایبەت لە نیویۆرک بەرامبەر بە دۆناڵد ترامپ ئێستا چاوەڕێ دەکەن کە لە کۆشتی سپی بێتە دەرەوە بۆی کە ئەم کەیسانە بجوڵێنن بەڵێ بەس وەکو سوپا ڕۆڵی چیە خۆی پێشتر دۆناڵد ترامپ داوای کردبوو کە سوپاش یارمەتی بدات سوپای ئەمریکا لەم بینەدا ڕۆڵی چیەنی هەوڵ هەبوو کە سوپاش بەکاربێنێ بۆەوەی کە خۆی لە دەسەڵات بمێنێتەوە سوپای ئەمریکا بێلایەنە و ئەگەر هاتبا و ئەم جەنەڕاڵانی کە لە پنتاگۆنن یاخود هەتا وەزیری بەرگری بە وەکالت مایک ئێسپەر ئێستا و مایک پێنس جێگری سەرۆک ئەمان ئەگەر بە تەواوی لەگەڵ ترامپ بوون بەڕاستی مەترسێکی زۆر ڕاستەقینە دروست دەبوو لەسەر پرۆسی دیموکراسی و دەسەڵدەستکردنی ئاشتیانی دەسەڵات بەڵام ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک ئێستا نە جەنەڕاڵەکانی پنتاگۆن نە سوپا نە هێز چەکدارەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک لەگەڵ ترامپ نین ئەگەر ترامپ دەستوری ئەمریکا ببەزێنێ بەڵام دیارە بەڕوونی کە ترامپ لە هەندێک خەتی سووری ئەمریکای دەستوری ئەمریکای بەزاندووە بۆیە ئەوانیش هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە کە ئەوان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین کە لە دەرەوەی دەستور پشتگیری ترامپ بکەن ئەگەرچی ترامپ وەکو سیفەتیش فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئەمریکا ئێستا بەڵام ناتوانێت بە هیچ شێوەیەک سوپا بەکاربێنێت چونکە سوپا سوێندیان خواردووە کە دەستوری ئەمریکا بپارێزن نەک کەسێک لە کۆشی سپی باشە بەس سەبارەت بەو دژایەتی کردنێوان دۆناڵد ترامپ و نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەیە هۆکارەکەی چیوە هەتا دوێنێش بڵێن لایەنگرانی ترامپ چوبوونە ژوورەکەی و دەستیان بەسەر ئۆفیسەکەی داگرتە بوو ئەو دژایەتێک چییە کە لە نێوان هەردوو ئەو دوو کەسایەتێدا هەیە بەڵێ دژایەتێکە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ کە بەڕاستی نانسی پیلۆسی لە چەند لێدوانێکیدا دۆناڵد ترامپی بە کەسێکی ناشایستە لە قەڵەمدا بۆ سەرۆکی ئەمریکا و گوتی بە هیچ شێوەیەک کارکتەرێکی پرێسیدەنشەڵ نییە بەو مانایی کە کارکتەرێکی ڕیاسی نییە و توانای ئەوەی نییە کە وەکو سەرۆکی ئەمریکا مامەڵە بکە و بە شێوێکی ڕاستە خۆ دژایەتی دەکرد لە ڕاگەیاندنەکانە لێدوانی دژی ترامپ دەدا هەتا لە یاساکان دژی ترامپ دەجوڵایە و بۆ یەکەم جار بەڕاستی هەوڵی دا کە دۆناڵد ترامپ هەتا لە کورسی سەرۆکایەتی ئەمریکاش دوور بخاتەوە لە ڕێگای پرۆسەی ئیمپیچمنت ئەوەی کە پرۆسەی لادانی سەرۆک کە لەسەر دوو قەزیە ساڵی پار جەنابیش بیرتە هەر لە بەرنامەکەی جەنابتە باسی ئەم پرۆسەیەمان کرد کە دۆناڵد ترامپ هەوڵ درا کە لە کار دوور بخێتەوە بەڵام چونکە ئەو کاتە ئەنجومەنی پیران لە دەستی کۆماریەکان بوو و ئەگەرچی پرۆسەکە لە ئەنجومەی نوێنەرانی ئەمریکا تێپەڕی پرۆسەی لە کارلادانی ترامپ یان دوورخستنەوەی لە کۆشتی سپی بەڵام لە ئەنجومەنی پیران پەچی کەوت بۆیە ئەم پرۆسەیە نەچۆ سەر بۆیە دژایەتەکەی دۆناڵد ترامپ بۆ نانسی پیلۆسی لەمەوە سەرچاوی گرتووە کە بە هیچ شێوەیەک بڵێن لەگەڵ یەکە دەتوانم بڵێم هەڵ ناکەن و نانسی پیلۆسی سەرۆکایەتی ئەنجومەی نوێنەرانی لەدەست بووە لە سەردەمی ترامپ و بە هیچ شێوەیەک حەزی لەوە نەبوو هەر بشی بینێ بەڵام ساڵانە چونکە ترامپ وتارێکی هەیە دەبێ باس لە بارودۆخی ئەمریکا بکات بۆ هەموو ئەندامانی کۆنگرێس بە هەردوو ئەنجومەنەکەیەوە بینیشمان ساڵی پار لە ئەو کە پێی دەڵێن ستێت ئۆف دە یونیەن یان وتاری ساڵانەی سەرۆک کە باس دەبێ باس لە بارودۆخی ئەمریکا بخاتە ڕوو بۆ ئەندامانی کۆنگرێس بە چاوڕوونیان داتێ بینیمان کە ترامپ هەتا تەوقەشی لەگەڵ نانسی پیلۆسی نەکرد دواتر نانسی پیلۆسی وتارەکەی ترامپی دڕاند یعنی ئەمە دژایەتێکی لە سیاسی شەوە پێم وایە بۆتە کەسی ینی هەر وەکو کەسیش ئەمانە لەگەڵ یەک هەڵ ناکەن و دەتوانم بڵێم کەیفیان بێک نایە بۆیە ینی دۆناڵد ترامپ هەمیشە دژی نانسی پیلۆسی لێدوانی داوە بێچوانۆش نانسی پیلۆسیش هەمیشە دژی دۆناڵد ترامپ وەستاوەتەوە بەڵێ بەز وەکو ڕادستکردنی دەسەڵات
ترامپ ئامادەی خۆی دەربڕیەوە بە شێوەیەکی فەرمی بڵێن دەسەڵات ڕاست بکەوە تاکو ئێستاش پیرۆزبایی کردووە لە جۆ بایدن. مەسەلەی پیرۆزباییکردن ئەرکێکی یاسایی و دەستوری نییە لەسەر شانی ترامپ کە پیرۆزبایی لە جۆ بایدن بکە، ینی نەسێکی دەستوری نییە یان یاسایی نییە کە سەرۆک ئیجبار بکە کە پیرۆزبایی بکە، بەڵام عورفێکی دیموکراسی و ئەخلاقێکی سیاسی جوانی ئەمریکا بووە. هەر کاتێک کە هەڵبژاردنەکان تەواو بووە بەربژێری دۆڕاو دانی بە دۆڕانی خۆی داناوە، دانی بە شکستی خۆی داناوە و پیرۆزبایی لە بەربژێری براوە کردووە. بە هەمان شێوە لە هەموو ئەو هەڵبژاردنانەی پێشوو شتێکی وامان بینیوە، بەڵام دۆناڵد ترامپ جیاواز لە هەموو عورفێکی دیموکراسی ئەمریکا ئەمەی نەکردووە تاوەکو ئێستا دانی بە شکستی خۆیدا نەناوە. بەڵام لە دوایین تویتیدا ئەمڕۆ بەر لەوەی کە تویتەرەکەی دابخرێ دوای تەوابوونی دەنگدان لە کۆنگرێس و دوای ئەوەی کە دەنگەکان پشتڕاست کرانەوە و دەنگەکان پەسەند کران دەنجی ئیلکتۆرال کۆلیج و ڕاگەیەندرا کە جۆ بایدن سەرۆکی ژمارە 46 ئەمریکا دۆناڵد ترامپ تویتێکی کرد گوتی من ئامادەم بە هەموو شێوەیەک کە دەسەڵاتەکانی خۆم و کۆشتی سپی ڕادەستی جۆ بایدن بکەم و مادام پرۆسەکە یاسایی بە شێوەیەکی یاسایی یەکلاکرایەوە ئەوە ئامادەم کە ئەوە قسەی دۆناڵد ترامپ لە دوایین تویتیدا دەڵێ ئامادەم کە کۆشتی سپی ڕادەستی یاخود دەسەڵاتەکانم ڕادەستی جۆ بایدن بکەم. ئەمەش طبعاً دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ هیچ ئومێدێکی نەما و گوشاری شەقامیشی بەکارهێنا و هیچی بەدەست نهێنا جگە لە ڕەشکردنی مێژووی خۆی بەڕاستی هیچی تری بۆ نەمایەوە. بۆیە بە ناچاری چونکە دەستور لە سەروی دۆناڵد ترامپیشەوەیە، یاسا و ڕێسەکانی ئەمریکا لە سەروی کەسەوەن، ینی ئەگەر دۆناڵد ترامپ و هەموو مرۆڤێک چه ڕۆژ ئاوایی بێ چ ڕۆژ وڵاتی بێ کاک حەچیم ئەگەر بۆی بچێتە سەر حەزەکە بۆ هەتا لە کورسی بمێنێتەوە، یعنی حەزی خلود یان مانەوە بەتایبەت دەسەڵات زۆر شیرنە، ینی دەسەڵات شیرنە و هەموو مرۆڤێک حەزی لە مانەوەی بەتایبەت ئەگەر یاسایەک ڕێگری لێ نەکە، ئەگەر چوارچێوێکی یاسایی و دەستوری بۆ دانەندرێ، ئەگەر دەستورێک نەبێ ڕێگری لە مرۆڤ بکە، مرۆڤ حەزی لە کورسیە و حەزی لە مانەوەی لەسەر کورسی. بۆیە دۆناڵد ترامپیش ئەم حەزەی وەکو سەرۆکە ڕۆژهەڵاتیەکان دەرخست بەڕاستی دوێنێ و هەوڵی خۆی دا بە تەواوی کە بمێنێتەوە لەسەر کورسی سەرۆکایەتی ئەمریکا، بەڵام ئەمە دەستوری ئەمریکایە کە ڕێگر بوو و کە نەهێشت و ئەمە دەتوانم بڵێن بەهێزی دام و دەستگاکانی ئەمریکایە و بەهێزی ڕێگوڕیشەی قوڵی دام و دەستگاکانی ئەمریکایە کە بە شێوەیەکی دەستوری ناڵەن هیچ سەرۆکێک کە لە پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسیا دەرنەچوو ناڕن کە لە ماوەی خۆی زیاتر لە سەرکورسی دەسەڵاتە بمێنێتەوە. سپاس دەکەم. دوای ناوبڕێک دەگەڕێمەوە لاتان ماوەستا بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێش کورت و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر
سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نێرانی بەڕست ماوەسە کاروخ سەبارەت بە ترامپ کە لە 20 مانگ بڵێن بە تاوی دەسەڵاتەکەی کۆتایی دێ بەوکو وەکو ترامپ نیزم پێ دوایە کۆتایی هاتووە ئەو دیارە توندڕەوی کە لە سەراسی ناوخۆی ئەمریکا و لە دەرەوەش ڕەگەزپەرستی توندڕەوی لە ماوەی حکومڕانی ترامپ سەریاڵ داوە. بەڵێ پێم وانە دوای تەواوبوونی ترامپ دیاریدەی ترامپیزم کۆتایی بێت، چونکە ئەمە ڕێگوڕێشەیەکی قوڵی هەیە لە ناو بەتایبەت لە ناو کۆمەلگای ئەمریکی کە بەڕاستی سپی پێستەکان خۆیان بە خاوەنی وڵاتە دەزانن و بە هیچ شێوەیەک ڕازی نین کە ئەم وڵاتە بکەوێتە دەست غەیری خۆیان. بۆیە کۆمەڵێک خەڵک هەیە لە ناو ئەمریکا ئێستاش قەناعەتی وایە کە دەبێ هەر خۆیان بەڕاستی دەسەڵاتدار بن و بۆیە پژگیری دۆناڵد ترامپیانە کرد، چونکە دۆناڵد ترامپیان بە نوێنەری خۆیان دادناوە. دۆناڵد ترامپیش بەویستی ئەوان قسەی دەکرد و دەیتوانی هەستی ڕەگەزپەرستی ناخی ئەم کەسانە بورژێنێ بەتایبەت کۆمەلگای سپی پێستی ئەمریکی و پێشتریش بینیمان کە دۆناڵد ترامپ بۆ نمونە لە ساڵی ڕابردوو کاتێک کە پۆلیسێکی سپی پێست جۆرج فلۆید بە شێوەیەکی زۆر دڕندانە دەکوژێ و بۆ ماوەی زیاتر لە 8 خولەک بڵێن چۆکی دەخاتە سەر ملی کەسێکی ڕەشپێست. کۆمەڵێک خۆپیشاندانی گەورە لە ئەمریکا قەوما و تونوتیژی لێکەوتەوە کەچی دۆناڵد ترامپ هەر ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک بڵێن ئیدانەی ئەم پۆلیسە بکە، بەڵکو هەمیشە پژگیری لە پۆلیس و لە سپی پێستەکان دەکرد. بۆیە ئەم دوای نەمانی ترامپیش پێم وایە دۆناڵد ترامپ وەکو کەس ژیانی سیاسی کۆتایی دێت، چونکە ئەمەی دوێنێکردی و بەهاندانی ڕاستەخۆی خۆی کە قودسیەتی کۆنگرێسی ئەمریکایان شکاند ئەمە ئینتیحاری سیاسی بوو. وەکو کەس کۆتایی دێ، بەڵام وەکو دیاریدە کۆتایی نایە، چونکە ئەم ڕەوتە پۆپۆلیستیە یاخود ئەم شەپۆلە پۆپۆلیستی کە هەیە دوای دۆناڵد ترامپیش پێم وایە لە ئەمریکا بەردەوام دەبێت و پارتی کۆماریش بەتایبەت ئەم پارتەیە کە دەیەوێ ئەم خەڵکانە لە خۆ بگرێ بۆی سوودیان لێ ببینێ لە پرۆسەی هەڵبژاردننی داهاتوو بۆی ئەم خەڵکانە دەنجیان پێ بدەن بۆیان بتوانن ئەم شکستەی کە لەم هەڵبژاردنەوە ڕووبەڕووی بوونەوە تەعویزی بکەنەوە. بۆیە پێم وانییە کە ئەم ڕەوتە بوا بە ئاسانی لە ئەمریکا کۆتایی بێ. بەڵکو وەکو پێشێلکاری و بڵێن ڕەگەزپەرستی یاخود دروستبوونی میلیشای چەکداریش ئەم حاڵەتە سەریاڵداوە، یاخود ڕەنگە دروستبوونی میلیشای چەکداری خەڵک بڵێن جێی پرسیار بێ بووی دەمێکە لە ئەمریکاش بڵێن میلیشای چەکداری دروست بووە لە ویلایەتە جیاوازەکە. بەڵێ میلیشیا شتێک نییە بەناوی میلیشیا لە ئەمریکا. ئەوەی کە هەیە ئەوەیە کە خەڵکی ئەمریکا بە جۆرەی دەستور کە پێدەڵن سێکرد ئەمەد بێندیان هەمواری دووەمی دەستوری ئەمریکا ڕێیدا هەر هاوڵەتێکی ئەمریکی ئەگەر باگراوندێکی
توندوتیژی نەبێ ئەگەر نەگیرا بێ ئەگەر بڵێن باگراوندی پاک بێ بۆی هەیە بچێت لە بازاری چەکە هەوەسی خۆی چەک بکڕێ و هەموو ماڵێکی ئەمریکا چەکی تێدایە بۆ بەڕاستی مەترسی ئەوەی هەیە کە توندوتیژی هەمیشە لە ئەمریکا لە ئارادا بێ بەڵام توندوتیژیەکی منەظەم نییە ڕێکخراو نییە بەڵکو کەسێک لەولاوە هەڵدەستێک کاری توندوتیژانە دەکات بەڵام ئەمەش بەهۆی ئەوەیە کە وەکو باسم کرد دەستور ڕێیداوە کە چەک لە ناو ئەمریکا هەبێ بەڵام ئەگەر بڵێن ئەمە بکەوێتە قاڵبێکی ڕێکخراو و بڵێن ئەمە دوورە چونکە دەستور و یاسا و ڕێساکانی ئەمریکا زۆر بەهێزن و ئەم دەستگایانی کە هەن بە تایبەتی FBI کە لە ناوخۆی ئەمریکا تایبەتە بە هەڵۆشانەوەی ئەم ڕێکخراوانی کە دروست دەبن دژی یاسا و دەستوری ئەمریکا یاخود بە هەوڵی کودەتایان چونکە یەکێک لە جوانیەکانی دیموکراسی ئەمریکا ئەوەیە کە دەتوانێت خۆی بەرهەم بێنێتەوە یعنی ئەوە نییە پێویستی بەوە بێ کە میلیشیا دروست بێ بۆی ئەم حکومە بگۆڕێت چونکە 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێەوە هاوڵاتیەک لە ئەمریکا لە ماوەی ژیانی لەوانەیە زیاتر لە 50 جار دەنگ بدا بۆیە هەمیشە خەڵکی ئەمریکا بڵێن دامەدەستگەکانی خۆیان نوێ دەکەنەوە و خەڵک لە ئەمریکا ئەوە نییە بە هیچ شێوەیەک لە دەرەوەی دەستور و یاساکان بتوانێت لە پۆستێکدا بمێنێتەوە بەڵکو پێویستە هەڵبژاردننی بۆ بکرێەوە خەڵک هەڵی بژێرێ بەس پێشتر هەوڵێکی کودەتا نەبوو بڵێن لە ویلایەتی میشیگان بۆ بڵێن پوچەڵکرا هەوڵێکی کودەتای چەکداری نەبوو هەر لەو ماوەی پێشوو نەخێر ئەمانە هەمووی ڕوودەدەن لە لێرە و لەوێ لە ئەمریکا لە وڵات و ئەولایەت چونکە وەکو باسم کرد گروپ هەیە ئێستاش گروپی توندڕەوی سپی پێست هەیە ینی بەڵام ئەمە نییە کە بە تەواوی مەترسی بن بۆ سەر بڵێن حکوومەتی ئەمریکایان بۆ سەر دام دەستگا دەستوریەکانی ئەمریکا ئەم هەوڵانەی کە هەن پێم وایە هەوڵی تاکەکەسین و مەترسیەکی وا گەورەنین بەڵکو ئەوە یاسا لەوان بەهێزترە و یاسا ئەمان دەکەونە چوارچێوەی هەوڵی کەسی و یاسا کۆنتترۆلی ئەم هەوڵانە دەکات باڵێ سەبارەت بەو ماوەکەمەی کە ماوە 13 ڕۆژ بۆ 20 مانگ دۆناڵد ترامپ تاو کاتە هەموو دەسەڵاتێکی دەبێ یاخود دەسەڵاتەکانی چین تاو کاتەش هەموو دەسەڵاتێکی دەمێنێت تاوەکو 20 مانگ بەڵێ هەتاوەکو ڕۆژی چوارشەممە 2021 واتە 20 ئەم مانگە 12 نیوەڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە هەموو دەسەڵاتەکانیەوە بەڵام و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیشە بەڵام چونکە ئەم کاری دوێنێ کردی بەڕاستی ترامپی خستە ژێر پرسیاری زۆر گەورەوە ینی بۆیە پێم وایە کە لەناو ڕاوێژکارەکانی کۆشتی سپی هەتا جێگرەکەی مایک پێنس و ئەم وەزیرانی کە لە دەوری ترامپ ماون تاوەکو ئێستا ئەمانە بەشێک لە سەرکردەکانی پارتی کۆماریش ئەمانە فشارێکی زۆر لە ترامپ دەکەن بۆی کە چیتر بە هیچ شێوەیەک کارێک نەکا کە لەم ماوەی لەم ماوەکەمەی کەماویەتی بۆی زیاتر مێژووی خۆی ڕۆشنەکە بەرامبەر بە خەڵکی ئەمریکا پێم وانیە کە هیچ کارێک بکە ئیلا لە حاڵەتێکە ئەگەر بەرژەوەندەکانی ئەمریکا بکەونە مەترسیەوە ئەو کاتە دەسەڵاتی دۆناڵد ترامپە کە بڵێن دیفاع لە بەرژەوەندەکانی ئەمریکا بکەوە هێز بجوڵێنێ گورزی سەربازی بوەشێنێ لێرە و لەوێ لە هەر شوێنێک بەرژەوەندەکانی ئەمریکا بکەونە مەترسیەوە ئەوە دۆناڵد ترامپ پێم وانیە سڵ بکاتەوە لەوەی کە ئەگەر بەو شەرتەی کە ینی بڕیارەکەی لە بەرژەوەندی خەڵکی ئەمریکا بێ نەک لە بەرژەوەندی خۆی وەکو تاکە کەس چونکە ئەمەی کە دوێنێ کردی تەنها هەوڵێک بوو لە بەرژەوەندی تاکەکەسی خۆی چونکە ویستی تاکڕەوی وستی مانەوەی لە دەسەڵاتە زۆر بەهێزە و حەزی لێ بمێنێتەوە بەڵام ئەمە هەر لەلایەن پارتەکەی خۆشی لەلایەن هاوڕێکانی شەوە کە زۆر نزیک بوون لە یەکێک لەوانە لنزیکراهام ڕەت کرایەوە بەڵام بەڵێ دۆناڵد ترامپ دەمێنێتەوە تاوەکو 20 مانگ وەکو سەرۆکی ئەمریکا بە هەموو دەسەڵاتەکانیەوە و کاتێک کە بەرژەوەندەکانی ئەمریکا دەکەونە مەترسیەوە بۆی هەیە کە بە هەموو دەسەڵاتەکانی بەکاربێنێ بەڵا بەزۆکو ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەو کۆتا ساتی بڵێن ئیدارەی ترامپ بە دووری دەزانیت لەگەڵ ئێران ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ڕووبدات پێم وانییە کە ئەگەر ئێران هیچ جوڵەیەک بکە ئەمە ترامپ گورزی سەربازی دەوەشێنێ بەڵام ئەگەر ینی هیچ شتێک ڕوونەداوە ئێران بە هیچ شێوەیەک هیچ ئامانجێکی ئەمریکا یان بەرژەوەندێکی ئەمریکا نەخاتە مەترسیەوە ئەوە دۆناڵد ترامپیش ئەم دوو هەفتەی ماوە هیچ ناکات
بەڵکو ئەم دوو هەفتەیە بە بێدەنجی بەڕێ دەکرێت ئیلا لە حاڵەتێکا وەکو باسم کرد ئەگەر بەرژەوەندەکانی ئەمریکا بکەونە مەترسیەوە ئەو کاتە دۆناڵد ترامپ چونکە خۆشی دۆڕاوە لە هەڵبژاردنەکان سایکۆلۆژیەن لە ڕووی نەفسیشەوە ئەماوێت تووڕە دەردەکەوێت بۆیە بەڕاستی ئەگەر بۆی بلوێت و ئەگەر ئەمریکا بەهانەی براز دەست پێم وایە سڵ ناکاتەوە لە بەکارهێنانی هێزی سەربازی و لە وەشاندنی گورزی سەربازی بەڵام ئەمەش پێم وانە ئێرانیش لەم حاڵەتەیە لە کاتی ئێستا هیچ بەهانەیەک بداتە دەستی ترامپ بۆی گورزی لێ بۆشێنێ. باشە بەس لە سەدەمی ئیداری ترامپە کامە بوون زیاتر ئەوانەی کە هاوڕێی ترامپ بوون لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی تر ئەوانەی کە وەکو هاوڕێی بوون و حەزیان دەکرد بمێنێتەوە؟ بەڵێ کۆمەڵێک سەرۆک و سەرکردە و مەلیک و پاشا هەبوون لەم ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە حەزیان بەمانەوەی ترامپ بوو لەسەر و هێمنیانەوە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی تورکیا هاوڕێتێکی زۆر نزیکی لەگەڵ دۆناڵد ترامپ هەبوو حەزی دەکرد بمێنێتەوە چونکە بەهاتنی جۆ بایدن پێم وایە تورکیا پاشەکشە دەکا و جۆ بایدن ڕاگەیاندووە کە ئەو وەکو دۆناڵد ترامپ گڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵ ناکا و بە هیچ شێوەیەک مەجال نادا ئەردوغان و تورکیا پەلکێشیانەی بکە کە لە سەردەمی 4 ساڵی دۆناڵد ترامپ بۆی چۆ سەر بەتایبەت پەلکێشیەکانی بۆ لیبیا بۆ سووریا بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ هەرێمی کوردستان بۆ ئاوەکانی دەریای سپی ناوەڕاست بۆ یۆنان هەتا بۆ ئەزربەیجان ئەم پەلکێشیانەی تورکیا لە سەردەمی ئیدارەی بایدنە قبولکراو نین و ئەمە بڕۆن و ڕاشکاوی جۆ بایدن ڕایگەیاندووە کە ئەو سنوورێک دادەنێت بۆ پەلکێشیەکانی ئەردوغان لەلایەکی تر ئەوانەی کە حەزیان دەکرد دۆناڵد ترامپ 4 ساڵی تریش بمێنێتەوە لە کۆشی سپی وڵاتە عەرەبیەکان بەتایبەت وڵاتانی کەندا و بەتایبەتتر سعودیا زۆر حەزی بەوە بوو کە دۆناڵد ترامپ بمێنێتەوە چونکە بەڕاستی سعودیا یەکێکە لەو وڵاتانەی کە لەم ماوەیە بەهۆی ترامپەوە لە کۆمەڵێک سزای ئەمریکا ڕزگاری بووە بەتایبەت لە دوای کوشتنی جەمال خاشقچی ئەوە بەڕاستی کە ڕوون بوویەوە کە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بڵێن وەلی عەهدی سعودیە محەممەد بن سلمان جێنشینی پاشای سعودیە کراوە ئەم کردارە حتا لە کۆنگرێسی ئەمریکا کۆمەڵێک بڕیار و سزا حازر کرابوون وەکو پاکێجێک بۆ سزادانی هەم سعودیەوە هەم تورکیاش بەڵام ئەوە دۆناڵد ترامپ بوو سزاکانی واژوو نەدەکرد و ئەم سزانەی ڕاگرت بوو بۆ ئەوەی کە نە تورکیا و نە سعودیە سزا نەدرێن دەنا بەڕاستی بەهاتنی جۆ بایدن پێم وایە هەم تورکیا و هەم سعودیەش بەژەوەندەکانیان وەکو جاران ئەوەی کە لە سەردەمی دۆناڵد ترامپ بۆ دەچۆ سەر بەڵێ ئەی سەبارەت بە سەرۆکی کۆریای باکوور پەیوەندێکی باشی هەبوو نهێنی باشبوونی پەیوەندیەکەش کۆریای باکوور بڵێن چی بوو؟ بەڵێ کۆریای باکوور وڵاتێکە کە لە زۆربەی سەرۆکەکانی ئەمریکا بڵێن بە شێوەیەکی ڕاست و ڕەوان بە دوژمنی ئەمریکایان لە قەڵەمداون زۆربەی سەرۆکەکان جگەل لە دۆناڵد ترامپ هات لە هەوڵێکدا ویستی کە کۆمەڵێک دیداری کرد 3 دیداری لەگەڵ کیم جۆن ئون کرد بۆ ئەوەی کە بتوانێت قەنەعەت بە کیم جۆن ئون و سەرۆکی کۆریای باکوور بێنێ بۆ ئەوەی کە دەستبەرداری چەکەنەوەیەکە و چەکە ئەتۆمیەکانی بێ بەڵام ئەوە نەکرا ینی سەرۆکی کۆریا ئارادە نەبوو کە دەستبەرداری چەچینەوەی بێ و دۆناڵد ترامپ شکستی هێنا لەوەی کە بتوانێت کۆریای باکوور بێنێتەوە ناو ناوەندە نێودەوڵەتیەکان و سزاکانی سەر هەڵگرێ بۆیە پێم وایە کە بەهاتنی جۆ بایدن سزاکان لەسەر کۆریای باکوور تونتر دەکرێن و لەلایەکی تریشەوە پێم وایە بە پەیوەندیەکانی نێوان هەتا رووسیا و سینیش لەگەر ئەمریکا تا ڕادەیەک تونتر دەبن چونکە جۆ بایدن بەڕاستی بە شێوەیەکی بەرنامە ڕێژکرا و دەیەوێت کە دژایەتی هەژمونی چین کە بەتایبەت لە بواری ئابووری و لە هەمان کاتیش دەیەوێت کە دژایەتی پەلکێشیەکانی رووسیا بکە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا بۆیە پێم وایە ئەم وڵاتانە بەتایبەت کۆریای باکوور و چین و رووسیا و هەتا وڵاتانی ئەو ناوچەیەش کە ناومان هێنان سعودیە و تورکیا حەزیان دەکرد بۆ 4 ساڵی دۆناڵد ترامپ بەردەوام بێت چونکە جۆ بایدن بە تەواوی سیاسەتێکی ئەگەرچی لەوانەیە ئارامتر بێ زیاتر پشت بە دیبلۆماسیەت ببەستێت چونکە بە تەبیعەتی دیموکراتەکان کە دەیەنە دەسەڵاتی کۆشتی سپی دەیانەوێت زیاتر پشت بە سۆفت پاوەر و دیبلۆماسیەت ببەستن لە دۆناڵد ترامپ کە زیاتر زمانی هەڕەشە و گوڕەشە و زمانی توندوتیژی بەکاردەهێنا بۆیە پێم وایە کە تا ڕادەیەک سیاسەتەکانی ئەمریکا بە ڕووی دەرەوەدا
تا ڕادەیە گۆڕانکاری بەسەردادێ لە ڕووی میکانیزمی جێبەجێکردن چونکە استراتیژیەکان کاک حەچیر استراتیژەتی ئەمریکا لەسەر دوو خاڵ دەوەستێت ئەوانیش دایمەن کە استراتیژیەت و سیاسەتی دەرەوەدا دەڕێژێ یەکەمیان بە ئامانجی پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا دومیان بە ئامانجی پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا ئەم دوو ئامانجە ئامانجی هەموو سەرۆکێکی ئەمریکان جیاواز لەوەی سەرۆکە دیموکرات بێ یان کۆماری بەڵام میکانیزمی جێبەجێکردنی ئەم دوو ئامانجە جیاواز دەبێت ینی تاکتیکی گەیشتن بەم استراتیژە جیاواز دەبێت تاکتیکی سەرۆکێکی کۆماری لەوانەیە جیاواز بێت لەگەڵ سەرۆکێکی دیموکرات و دەستوری ئەمریکاش لە مادەی دووە دەسەڵاتێکی فراوانی داوەتە سەرۆک بۆیە چاوەڕوان دەکرێت بە گۆڕانی سەرۆکیش لە کۆشتیسپی تا ڕادەیەک تاکتیک و میکانیزمی جێبەجێکردنی استراتیژیەتی ئەمریکا گۆڕانکاری بەسەردا بێت. زۆر سوپاس بۆ بەڕێز کار و خوشناو سەرۆکی یانیستی توێژینەوەی ئەمریکی کوردی کە لاولێرەوە لەگەڵ مامۆی مادومان کردی سوپاسی بەڕێز دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.